بەهۆی دواکەوتنی موچە و بێ ئومێدبوونی لە حیزبە دەسەڵاتدارەکان هەرزوو دەستی بەکارکردن کردووە و سەرڕای ئەوەی خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام چاوەڕوانی موچە 150,000 یەکێتی و پارتی نەکردووە و خۆی کار دەکات. وەلید ئەحمەد نیشەجەی قەزای پیرەمەگرونە. سەختی ژیان و دواکەوتنی موچە وای لێ کردووە دەست بکات بە کاری بەرگدروی و لەم ڕێگەیەوە خۆی بژیانێت. مندێکی هەیە لەسەر 150,000 ئەژی کە هەرچەندە بەشی حەبوو دەرمانەکانی ناکە، تر کەمەندانمانەیە لەسەر حەبوو دەرمانەژیت بەڕاستی 150,000 لە مانگێکە بەشتیەکە ئەنج ئەگەر نەشێ ژیانیان زۆرەکەوێتە مەترسیەوە. ئەمە بەداخەوە نازانم چێلی بەرپرسە، بەڵام هەر کەسێک بێتە پێشەوە بڵێ من بەرپرسم و دای لێبوردن لە کەمەندامان بکە. بەڵێ هیچ ئەمەلم نەما. من لە پۆلی 4 سانەوی بەڕاستی بێتاقەت بووم، چکە من جاری وا بوو برادەرم ئێستاش پاڵپشتم بوون، جاری وا بۆ ڕۆشتم بۆ مەکتەبەمە هیچ عیب نییە، پانتۆڵەکەم لایەکی دڕا بۆ خستومەتەوە ژێر خۆم بۆی دیار نەبێت. بیرم لەوە کردوتە پشت بە خۆم بەستم داهاتێکمە بێ ئەمزانی مەکتەبەکەشم بە هیچم ناگەیەن. هەرەوە بوو لە پۆلی 4 وازی منە. ڕۆژی 3/12 ڕۆژی جیهانی کەمەندامانە، بەڵام ئەمساڵ بەهۆی دۆخی خراپی دارایی و دواکەوتنی موچە کردویانە بە ڕۆژی ماتەمینی و دەڵێن جارێکی دیکە باوەشمان بۆ حیزبە دەسەڵاتدارەکان ناکەینەوە و بە بەڵێنە درۆینەکانیان ناخەڵەتین. ئەوانە هەمیان ێستا لە پەرلەمانن، ئەچن بۆ پەرلەمان بۆ 8 ملیۆن دینارە و کاتە بە تموحی 8 ملیۆن دینارەکە ئەهاتن بۆ لایەمە. بەڵام ئێستا ئێمە تا 4 ساڵی تری یەک کەس لەو کەسانە نبینەوە کە بێت بڵێ ڕۆژە لە ڕۆژان هاوکاری دوو ماڵەکەین، بێت ڕۆژە لە ڕۆژان مەعاناتی تەنها یەک ماڵکەم کاتەوە. يعني ئەمە خۆمان ئەمانزانی کە چۆنن، بەڵام هەنێ لە ڕێکخراوەکانە لە شوێنەکانی تر هاتوون باوشیان بۆ کردوونەتەوە و هیناکردەوە. باوەڕ ناکەم هیچ کەمەدا هەم کەمەندامی ئێرە هەتاوکو زاخۆ و پێنجۆن و هەموو کوردستان یەک مەعاناتی هەیە و یەک ژیانی هەیە. 6 ڕۆژە یعنی بەسیترین کێشەی ئێمە 6 ڕۆژە موچەمە هەر نەگرتووە، 6 ڕۆژە ئێمە بێپارەین، ئەوە بەرەو 70 ڕۆژە ڕۆ، ینی دڵنیام 10 ڕۆژی کەش وەرناگیرێ. ئەمە ژیانی ئەمە کەمەندامانە. حەزەکەم بە هەموو دنیا بڵێم ئەمڕۆ ڕۆژی جیهانی کەمەندامان نییە. کوردستان لەم جیهانە دەربێنن، کوردستان لە جیهانی ئینسانەتی دەربێن، چونکە لێرە هیچ بەهایەکی ئینسانی لە کوردستانە نییە. کەمەندام یعنی فەقیرترین چینی ئەم وڵاتەیە لە مەعاناتێکی گەورە و قورسەهاژی لە وڵاتێمە. خاوەن پێداویستانی تایبەت لە دۆخێکی خراپدان و بزەرانیان بە خراپی بەڕێ دەکەن. ئەوان دەڵێن دەسەڵاتێکی درۆزن ژیانی لەم خەڵکە تاڵ کردووە و بوونەتە بار بەسەر شانی هاوڵاتیانەوە. تعدای لە کەمەندامانەکرێ، یعنی کەمەندامێک 150,000 دینار بەشی هیچی ناکە، تۆ ئەوەش لێ سەنوەتەوە. یعنی ئەگەر باوکی فەرمانبەر بێ موچەی نییە، دایکی فەرمانبەر بێ موچەی نییە، خۆی 150,000 دیناری هەیە بۆ پێویستیەکانی خۆی، ئەوەش دەست بەسەرا گرتووە. یعنی هەرچێکتان کردایە نەبووە دەستان بردایە بۆ قوتی خاوەن پێداویستی تایبەت. زیاتر لە 24,000 خاوەن پێداویستی تایبەت لە سنووری سلێمانی هەن، زیاتر لە 13,000یان لە موچە بێبەشن. ئەو چینەی کە دەسەڵاتدارن لە کاتی بانگشەی هەڵبژاردن باوەشیان بۆ دەکەنەوە و لە دوای هەڵبژاردنیش نایەن ناسن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.